گورگەبۆرەکان وەک ڕێکخراوێکی فاشیستی چۆن سەریان هەڵدا؟ بۆچی هێندە ڕقیان لە کوردە؟ نەتەوەی تورک نەتەوەیەکی یاسایی نییە. کورد بربەستی سەرەکی بەختەوەری تورکە، بۆیە دەبێت تەفروتونا بکرێت. نیشتمانی تورکەکان تەنانەت تورکستانیش نییە، ناوچەیەکی بربڵاو و ئەبەدیە بەنێوی توران. تورک متمانەی بە مەزنی نەژادی خۆی هەیە، مێژووی ناسیۆنالیزمی لەلا بەنرخە، ئامادەیە قوربانی لە پێناو تورکدا بدات. ئەمەی باسمان کرد وەک ئایدۆلۆژیای سەرەکیە و ڕێکخراوە دەناسرێت. دەمێکە جگە لە تورکیا لە هەندێ شوێن و جێگەی دیکە و لەوانە چاورێز و باکۆ و تەنانەت باشوور و ڕۆژاوای کوردستان و بە تایبەتیش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ژمارەیەکی بەرچەو لە کەسانی تورک ڕەگەز دەبیندرێن. دەستی ڕاستیان بەرز کردوتەوە لەگەڵ نوشتاندنەوەی سێ پەنجە، تەنیا پەنجەی شایەتمان و پەنجە تووتە بەرز دەکەنەوە و بەم جۆرە ئەڕەشە دەکەن. ئەم جۆرە دەست بەرزکردنەوەیە کە بە بۆزکورد ناسراوە هێمای ئەرگەنە کۆن یان گورگەبۆرەکانە کە ڕووی هەڕەشەیان زۆرتر لە کورد، عەرەب و فارسە. لە نێویشیاندا زیاتر ڕقیان لە کوردە. جیالەوەی پێیان وایە کورد و عەرەب خیانەتیان لە ئیمپراتۆریەتی عوسمانی کردووە و هۆکاری سەرەکی ڕوخانیە و ئیمپراتۆریەتە بوون، کورد وەک بربەستی سەرەکی بەختەوەری تورک سەیر دەکەن. بۆیە نایشارنەوە و داوایەوە دەکەن کە دەبێت کورد تەفروتونا بکرێت. هەر لەم ڕووەوە پرسیاری سەرەکی ئەوەیە ئاخۆ ئەم گورگەبۆرانەکێن و بۆ ئەوەندە ڕقیان لە کوردە. بیرۆکەی دامەزراندنی ڕێکخراوی گورگەبۆرەکان وەک ڕێکخراوێکی ڕەگەز پەرستانە و دژە کورد دەگەڕێتەوە بۆ چیرۆکێکی ئەفسانەی کۆنی تورکەکان. لەم ئەفسانەیەدا باس لەوە دەکرێت کاتێک هێرش کرایە سەر تورکەکان لە ئاسیای ناوەڕاستدا جگە لە منداڵێک کە ئەویش بۆ دارستان هەڵات بوو، سەرجەمی هۆزە تورکەکان لەو هێرشەدا لە نێو چوون. لەو دارستانەدا گورگێکی مینە منداڵەکە بە برنگجاری دەدۆزێتەوە و بە خێوی دەکات هەتا گەورە دەبێت. گورگەکە دواتر 12 منداڵ بۆ ئەو کوڕە دەهێنێت کە نیوەیان مرۆڤ و نیوەی دیکەیان گورگ دەبن و بەم شێوازە ئەو کوڕە لە ڕێگەی ئەو گورگەوە دەتوانێت ڕەگەزی تورک بپارێزێت. بۆیە ئەنجامانی ئەو ڕێکخراوە بۆ سەلماندنی نەتەوە پەرستی خۆیان دەبێت وەک گورگەفسانەیەکە ڕەگەزی تورک بپارێزن. بەناوبانگترین سیمبولی ڕێکخراوەکەش ئاماژەی دەستی بۆزکورد یان هەمان نیشانەی گورگەبۆرەکەیە. ئەم ڕێکخراوە ڕەگەز پەرستە لە ساڵی 1948 و لەلایەن ئاڵپەرسەلانەوە کە ئەفسەرێکی سوپای تورکیا بوو دامەزرا. ئەفسەلان لە نێوان ساڵەکانی 1955 بۆ 1958 سەردانی ئەمریکای کرد و پاش گەڕانەوەی بۆ تورکیا لە کودەتاکەی ساڵی 1960 و دژ بە عەدنان مەندریسی سەرۆکوەزیران بەشداری کرد. دواتر بەهۆی بەشداری لە کودەتا و بە بیان و پاساوی توندڕەوی لە سوپا دەرکرا. دوا بەدوای ئەوەش بۆ هیندستان دوور خرایەوە. ئەرسەلان دواتر و لە ساڵی 1965 پارتی بزوتنەوەی نەتەوە پەرستی مەهەپەی دامەزراند. مەهەپە باڵێکی سەربازی بە نێوی ڕێکخراوی گورگەبۆرەکان یان هەمان ناوی ئەرگەنە کۆن هەبوو. ڕێکخراوی گورگەبۆرەکان لە سەرەتادا و بە دەستێوەرجان و هاندانی دەستگاسی خوڕیەکانی ئەمریکا دەستیان بە کوشتن و تۆقاندنی گروپە چەپەکان کرد، چونکە ئەم ڕێکخراوە سۆڤیەتی وەک گەورەترین دوژمنی تورکیا پێناسە دەکرد و لەم ڕووەوە ڕوبەڕووی چەپەکانی تورکیا بوونەوە. پاش بەشداری گورگەبۆرەکان لە کودەتا سەربازیەکەی 12 ئەیلولی 1982 زۆربەی ئەنجامانی ئەم ڕێکخراوە دەست بەسەر کران و ڕێکخراوەکەشیان قەدەغە کرا. پاش 10 ساڵ پەراوێز خستن و قەدەغەکردنی ئەم ڕێکخراوە لە 90ەکاندا و بە بیانووی پاساوی بەرەنگاربوونەوە لەگەڵ چەپەکان و لە ڕاستیشدا بۆ کوشتن و تۆقاندنی کورد و ئەرمەنەکان جارێکی دیکە ڕێگا بە چالاکی ئەم ڕێکخراوە درایەوە. تەنانەت دووە بە دوای سەرهەڵدان و گرتنە دەستی دەسەڵات لەلایەن ئاکپارتیەوە ئەم ڕێکخراوەش مۆرکێکی ئیسلامی وەرگرت و دروشمی با دکتۆرەکەت تورکیا و دەرمانەکەت ئیسلام بێت بوو بە بەشێک لە ئایدۆلۆژیای ئەم ڕێکخراوە. بەڵام کودەتاکەی دژباردۆغان ئەندامانی ئەم ڕێکخراوەی وەک تاوانباری سەرەکی ناساند و بەم بۆنەوە ئیترەم ڕێکخراوە ئەندامەکانی کەوتنە بەر غەزەبی ئاکپارتی و زۆربەیان زیندانی کران و لە سوپا و دەستگا حکومیەکانیش دوور خرانەوە. سەرەڕای قەدەغەکردنی ئەم ڕێکخراوە لەلایەن ئاکپارتی و هەروەها ناساندنی وەک ڕێکخراوێکی تیرۆریستی لەلایەن پەرلەمانی ئەوروپا و ئەمریکا و هەروەها رووسیاوە، بەڵام لە ئێستاشدا و لە زۆربەی وڵاتانی دنیا و لەوانە تورکیا، قوبرس،
باکۆ، سووریا، چین، ئێران، عێراق و زۆربەی وڵاتانی یەکێتی ئەوروپا بە تایبەتی لە هۆڵەندا و ئەڵمانیا با شێوازی نهێنی و هەندێک جاریش ئاشکرا بە بیانووی پارێزگاری لە ڕەگەز و نەتەوەی تورک خەریکی چالاکی و تیرۆرن. هەر لەما ڕاستەیەشدا ژینۆسایدی ماراش لە ساڵی 1970 هەوڵی تیرۆرکردنی پاپا یوحەنا پاوڵی دووەم لە مایسی 1970 پیلانی ڕەفاندن و کوشتن و تیرۆرکردنی زۆرێک لە سیاسەتمەدار و پەرلەمانتار و بازرگانانی کورد لەلایەن دەستەکەی عەبدوڵڵا چاتلی ئەندامی سەرکردایەتی ئەرگەنەکۆن لە ساڵی 1994 کە نزیکەی 1000 سیاسەتمەدار و ڕۆژنامەنووس و بازرگانی کورد و لەوانەش داد ئایدین، چالاکی مافی مرۆڤ، ئۆغۆر مۆنجۆ و موسا عەنتەری ڕۆژنامەنووس و محەممەد سنجاری ئەندام پەرلەمان بەو پەڕی جڕندەییەوە ڕفێنجران، ئەشکەنجەدران و تیرۆرکران. ئەمانە لە ڕیزی ئەو تاوان و تیرۆرانن کە لەلایەن ئەندامانی ئەم ڕێکخراوە تیرۆریستیەوە جێبەجێکراون. نەتەوە پەرستی، ڕەگەزپەرستی، پیرۆزڕاگرتنی یادی سەرکردەکانی تورک، یەکخستنی سەرجەم تورکەکان لە وڵاتێک بەنێوی توران و دژایەتی کورد و ئەرمەن و فارس و تەنانەت عەرەبیش دەکرێت وەک بەشێک لە ئایدۆلۆژیای سەرەکی گورگەبۆرەکان پێناسە بکرێت. هەڵبەت لەم نێوەندەشدا دژایەتی نەتەوەی کورد و ڕق لە وشەی کوردستان وەک خاڵی سەرەکی ئەم ئایدۆلۆژیایە دەناسرێت. لە ئایدۆلۆژیای ئەم ڕێکخراوەدا کورد بربەستی سەرەکی بەختەوەری تورک و کوردستانیش بربەستی یەکگرتنی خاکی توران سەیر دەکرێت. تەنانەت پێیان وایە ئەوە کورد بوو لە پاڵ عەرەبدا خیانەتیان لە ئیمپراتۆریەتی تورک کرد و بوونە هۆکاری سەرەکی ڕووخانیە و ئیمپراتۆریەتە. گرنگتر لەوەش ئەنجامانی ئەم گروپە ئەوەندە ڕقیان لە زمانی کوردیە کە دەڵێن ئەگەر کوردەکان بەردەوامن لە قسەکردن بەو زمانە سەرەتاییەی خۆیان لەلایەن تورکەوە دەبێت تەفروت و نابکرێن. بەگشتی لەلایەن ئەنجامانی ئەرگەنەکۆنەوە کورد وەکو دوژمنی سەرەکی تورک سەیر دەکرێت و تەنانەت لە نێوبردن و تەفروت و ناکردنی کورد وەک ڕازی بەختەوەری تورک دەناسرێت. بۆیە ڕاشکاوانە بانگەشەی ئەوە دەکەن کە دەبێت کوردیان لە نێو بچێت یان لە تورکدا بتوێنەوە. سەیر لەوەدایە ئەو تورکەی کەوا داوای لە نێوبردن و پاکتاوکردنی کورد دەکات بەپێی سەرجەم بەڵگەمێژوویەکان جیالەوە یەک لە سێرسەی خاکی کوردی داگیر کردووە ئەو کات لە سەرەتای هاتنی شەوە تا ئێستا هەر خەریکی کوشتن و دەرکردنی کوردە لە نیشتمانی خۆیان. ئەوەش لە کاتێکدایە لە مێژوودا کورد جگە خزمەت بە تورک کەمترین ستەمی دەرهەق بەوان نەکردووە.